خۆشهاتنەوە عزیزان، ئەگەر ئێران من نەدات و وابەستە نەبێ بە ڕێکەوتنە ناوچیەکەیەوە بەرسوی ئەمریکا دەگاتە ئەوەی هێز بەکار بێنێت تا ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوچی. سەرۆکی ئەمریکا لە وەڵامی ئەو پرسیارەدا دەڵێت بەڵێ ئەگەر ئەوە تەنها ڕێگەیەک یان بژاردەیەک بێت وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا دەشڵێن هەر تەنها بۆمبی ناوچی کێشە نییە، بەڵکو هەڵگرتنی سزاکانیش لەسەر ئێران گرفتێکی ترە. لەم هەفتەی لەگەڵ ڕووداوەکاندا تاوتوێی ئەم پرسانە دەکەین. دۆسەی بەرنامەی ناوچی ئێران یەکێکە لەو دۆسەیانەی ئەمریکا و هاوپەیمانەکانیشی لەو ناوچەی جیهاندا بە هەڕەشۆ مەترسیەکی ڕاستەوخۆ لەسەر ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناودێری دەکەن، بەڵام لای واشنتن دۆسەی تریش هەن کە گرنگی استراتیژی هەیە. ئاشتیەکی مەزنتر، سەقامگیریەکی گەورەتر، پەیوەندیەکی فراوانتر بۆ هەموو خەڵکی ناوچەکە. هەر بۆیە شەو و توێژ لەسەر پشتیوانی بەردەوامم دەکەین، هەرچەندە دەشزانن چارەسەری دوودەوڵەتی لە ئایندەیەکی نزیکدا نابێت. بەڕای من ئەمە باشترین ڕێگەیە بۆ دڵنیابوون لە ئایندەیەک لە پێناو ئازادیەکی یەکسان و گەشەکردن و دموکراتیەک بەبێ جیاوازی بۆ ئیسرائیل و فەلەستینیەکانیش. سەرۆکی ئەمریکا سەردانی شانشینی عەرەبستانی سعودیەش دەکات و یەکێکیش لە ئامانجەکانی ئەو سەردانەی فراوانکردنی ڕێکەوتنی ئیبراهیمە کە تایبەتە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ تەل ئەڤیڤدا. بەردەوام هەوڵ دەدەین بۆ هەبوونی ئامادەیی ئیسرائیل لە ناوچەکەدا و فراوانکردنی بەشداریەکانیشی وەک کۆبوونەوە لووتکەیەکەی I2U2 کە ئیسرائیل و ئەمریکا و میرنشینەکان و هیندستان پێکەوە کۆ دەکاتەوە تا هاوکاریە ئابوووریەکانی نێوان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی سەر ئوقیانوسەکانی هێندی و ئارام قوڵتر بکەین. هاوکاتی گەیشتنی سەرۆک بایدن بۆ ئیسرائیل، سەرۆکوەزیری ئەو وڵاتە باسی لە کارنامەی کۆبوونەوەکان کرد، وەک دەڵێ پێکهێنانی هاوپەیمانیەتێکی نوێ بەشێکی گرنگی و توێژەکان دەبن. هاوکاتی ئەم سەردانە وتوێژ لەسەر دۆسیەکانی ئاسایشی نیشتیمانی دەکەین، باس لە بنیادێکی نوێی ئاسایش و ئابووری دەکەین لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پاش ڕێکەوتنی ئیبراهیم و دوای ئەو دەستکەوتانەی لە کۆبوونەوەی لووتکەیەکەی نەقەبدا بەدەست هاتوون. هەروەها باسیش لە پێویستی و نوێکردنەوەی هاوپەیمانەتێکی بەهێزی جیهانی دەکەین تا بەرنامە ناوەکیەکەی ئێران ڕابگرێت. سەرۆک بایدن لەم یەکەمین سەردانەیدا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ کاربەدەستانی ئیسرائیل و لەگەڵ کاربەدەستانی دەسەڵاتی فەلەستینیەکانیشدا لە کەناری ڕۆژاوە کۆ دەبێتەوە بەر لەوەی بڕوات بەرەو عەرەبستانی سعودیە. دکتۆر ناسر بابەخانی، نووسەر و شیکەرەوەی سیاسی، میوانی ئەم هەفتەیە لەگەڵ ڕووداوەکاندایە. دکتۆر ناسر، سوپاس بۆ ئامادەبوونت. یەکە پرسیاریشم ئەوەیە لە کاتێکدا ئەم هەموو باس و خواس و هەوڵانە هەن بۆ ڕاگررتنی بەرنامە ناوچەکەی ئێران، پێت وایە تاران مل بدا بۆ فشارانە؟ زۆر سپاس بۆ بانگێشتن. وەی ڕاستی بێ لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا کە دۆسەی ناوەچی ئێران لە سەرمێزی و توێژەکان بۆ لەگەڵ وڵاتانی 5.1 ئەوەی کە تا ئێستا لە لای ئێرانەوە سیگناڵەکان نێرداون، ئێران پێمل نەبووە بەم دۆخەی کە قەولوا بوو لە چوارچێوەی ئەم دانیشتانەدا با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ لایانی بەرامبەری یان پێمل بێ. هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە باوەڕی من کۆماری ئیسلامی بە حکمی ئەو پێکاتە ئایدۆلۆژیکەی کە هەیەی بەردەوام حەولی ئەوەی داوە لە کۆتاخولەکەکانی هەموو دانوستانەکاندا تا ئەو جێگایە کە بۆی دەکرێت بتوانێت پۆن لەلایانی بەرامبەری وەربێت. تەنانەت من پێم وایە لە کۆتاجاردا کۆماری ئیسلامی بۆ دۆسیەی ناوەچی پێمل دەبێ و مل دەدا، وەک ئەوەی کە پێشتر دیومانە، یعنی ئەو دەستەواژەی کە خامنەیی ڕێبەری ئەم وڵاتە دەکاری کردواتە نواندنی قارەمانانە یان با بڵێن فلکسیبلیتی قارەمانانە لە بەرامبەر کێشەکاندا ئەم پێم وایە دوجار پێمل دەبێت بەو دۆخێکی بەسەریدا دەسەپێندرێ. هەر هاوکاتی ئەم سەردانە بژاردەی بەکارهێنانی هێزی سەربازی لای سەرۆک بایدن بژارەیەکی کراوە بوو، نەگەر بڵێم کراوەش بوو، بەڵکو بە یەکێک لە ڕێگەکانی دانا تا ئێران نەبێتە خاوەنی بۆمبی ناوچی. لە هەمان کاتیشدا سەرۆک بایدن جەختی لەوە کردەوە کە ئیسرائیل هەموو مافێکی خۆی هەیە بەرگری لە ئاسایشی خۆی بکات و ڕێگە بگرێت لەو مەترسیانەی لەسەرین بە تایبەتی لە ئێرانەوە. ئەمە هەڵکردنی چرای سەوزە یان نا؟
لەو دانیشتنەیدا باز لەوە دەکرێت کە دەستەواژەیەکیان دەکار کردو ئەو با بڵێن ژورناڵە ئینگلیسیەکان بەنێوی جۆسەڵم دەکلڕیشن لێوێدا ئاماژە بە یەک دانە خاڵ دەکات کە بە باوەڕی من زۆر گرینگە ئەویش بریتەیە کە ئەو دەڵک خەڵک وەرگرتن لە all element of national power یعنی خەڵک وەرگرتن لە تواوی توخمەکانی هێزی ملی هێزی نەتەوەی هەردووکلا ئەمە یەکەم جارە کە بایدێن بەڕاشکاوی لە تەنانەت لە سەرەتای هەڵبژار پرۆپاگەندای هەڵبژاردنەکاندا نەوی کێشانی بایدێن یەکێک لەو خاڵانە بوو کە بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵین کۆتووە بەر ڕەخنەش بەڵام لەم سەردانەیدا لەم کۆبوونەوەیدا بایدن بە ئاماژەکردن بەوەیدا کە ئەگەر بێت و ئێران پێمل نەبێ ئێمە هەتاهەتای ناتوانین چاوەڕوانی ئەوەی پێکی ئێران بگەڕێتەوە سەرمێزی دانوستانەکان بۆیە ئەمن پێم وایە ئەوە سیگناڵێکی زۆر جددی بوو لە هەمان کاتە هەڕەشەیەکی جددی بوو بۆ سەر ئێران. دکتۆر ناسەر یەکێ لە خەڵە گرنگەکانی تر کە سەرۆک بایدن ئاماژەی پێکرد دانی بەوەدا ناکە هەڵەیەکی گەورە بووە ئەمریکا لە دۆسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوور کەوتووەتەوە و پێویستی بەوەیە کە جارێکی تر بەیەخێکی زیاترەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕوانرێ ئەمە گەڕانەوەی ئەمریکایە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخو هەروەکو پێشتر لە دوورەوە چاودێری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرا بە ئەو ڕاستی نەشارینەوە کە لە ماوەی بەپێی ئەمن ماڵپەڕی فایتریتی 538 یەکێک لە هەرە ماڵپەرە وردەکانە بۆ بەداداچوونی ڕادەی ڕەزامەندی خەڵکی ئەمریکا لەسەر کاربەدەستان بە تایبەتی لەسەر سەرۆکۆمارەکان لە دەمی بایدێنەوە بگرێت تا دەگەینە شەڕی دووهەمی جیهانی لەو ماوەیدا لە چاو هەموو سەرۆکۆمارەکان یعنی لە چاو ترامپ بگرە لە ماوەی ئەو 18 مانگەیدا کە دەبێتە 540 ڕۆژ کە سەیردەکەی ڕادەی ڕەزامەندی خەڵک لە بایدێن گەیشتوتە کەمترین ئاستی خۆی ئەگەر بە هەڵە نەچووبوون بۆتە 38.8%. ئەمە لە مێژووی ئەم وڵاتەدا بێوێنە بووە لەلایەکی دیکەوە پرسی با بڵێن ئاوسان یان ئینفلیشن لەم وڵاتەدا خەریکە لە نوێی تێدەپەڕێنێ ڕاست و هەروەها ئێمە دیمانەکە نرخی نەوت و بنزین خەریکە بەرەو هەڵکشان دەچێت کۆی ئەوانە بۆتە هۆکارێک ئەوەی و لە هەمان کاتیشدا لە ماوەی ئەو 18 مانگەیدا چ لە سیاسەتی دەرەوەدا چ لە سیاسەتی نێوخۆدا بایدن نەیتوانی و لە چاو سەرۆکۆمارەکانی پێشخۆی خاڵگۆڕانێک لە مێژووی ئەم لە مێژووی شێوەی ئەو 540 ڕۆژە ساز بکات. دکتۆر ئەگەر یارمەتیم دەی من دەگەڕێمەوە بۆلات ڕێکەوتنی ئیبراهیم یەکێکە لەو ڕێکەوتنە گرنگە استراتیژیانەی وەک زۆرێک لە چاودێر دەڵێن کاریگەری خۆی دەبێ بەسەر ئاشتی و ئاسایش و سەقامگیری لەو ناوچە پڕ لە جەرمە و کێشەی جیهاندا ئێستاش چاوەکان لەسەر عەرەبستانی سعودیان. ئەوە هیوا و چاوەڕوانی ئێمەیە کاتێک لە ئایندە دەڕوانین دەتوانین یارمەتی کاراسانکردن دابین بکەین بۆ ئیسرائیل تا ڕۆڵێکی قوڵتری هەبێت لە ناوچەکەدا و بە تایبەتیش لە پەیوەندی بە ئیسرائیل و عەرەبستانی سعودیەوە ناتوانم پێشکارە چڕوپڕەکانی ئەم سەردانە بکەوم چونکە هەر ئاساییکردنەوەیەک ینی پرۆسەیەکی درێژخایەن بەڵام چاومان لەوەیە بەرەو پێشچوونێک لەم ئاراستەیەدا بێتە ئاراوە و سەنگی دەخینە سەر. بێگومان ئەم هەوڵە لای دەسەڵاتدارانی ئێران مای دڵخۆشی نییە و تانش لە ئەمریکا دەدان لە کاتێکدا زۆرێک لە شیکەرەوە دەڵێن ئێران لە هەر کوێیەک بێ ئاژاوە و ئێرانکردنیش لەو شوێنانن. بوونی یاسایی ئەمریکا لە وڵاتانی ناوچەکەدا وەکی عێراق و ئەفغانستان و سووریا هیچ ئارامی و ئاسایشیەکی لە وڵاتانەدا نەهێناوەتە ئاراوە. دکتۆر ناسەر وەکو جەنابی شەداگاداری باز لە هاوپەیمانێتێکی نوێ دەکرێت و نوێکردنەوەی هاوپەیمانێتیەش بۆ بەرەنگاربوونەوەی هەموو هەڕەشە و مەترسیەکانی کە ئێران لەو ناوچەیەدا ناوینێتیەوە. جا پرسیارەکە لەوەدا ئەو هاوپەیمانێتیە بەبێ بەشداری عەرەبستانی سعودیە سەرکەوتوو دەبێ؟ بەبێ گومان نا دیارە لەوە پێشتر بە چەندێک کات بۆ ئاراوە بە ناوی ناتۆی عەرەبی کە ڕێک ئەو ناتۆی عەرەبیە وڵاتانی کەندا وڵاتانی عەرەبی لە بەرامبەر هەڕەشەکانی ئێراندا خەریک بوو ئەو با بڵین ئەو شیمانەیە ئەو احتیمالە ساز بێکە توانن بەرامبەر بە ئێران وەها هاوپەیمانیەک ساز بکەن. بەڵام ئێستا ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە هێنانی عەرەبستانە یعنی ئەگەر سیرکی ئێستا سیاسەتەکانی بایدن وەک لە پرسیاری پێشودا عرضم کردی درێژە دەری سیاسەتەکانی ترامپ بە تایبەتی لەسەر ڕێکەوتنی سەدا یان هەمان ڕێکەوتنی ئیبراهیم
کە ئەگەر بێت و ئەلبەتە بە باوەڕی من ڕەنگە وەک بایدن بۆ خۆی لە قسەکانیدا لە فرۆکەخانەی باسی لێوەکرد ڕەنگە پەیوەستبوونی عەرەبستان بە حکمی ئەو پێگە تایبەتی کە لەباری ئاینی و هەیەتی ڕەنگە بڕێک درێژخایەن بێ بەڵام لە دوجاردا ئەو گریمانەیە هەیە کە عەرەبستانی تێکەڵ بەم هاوپەیمانیە بێ بەرامبەر بە ئێران وەک زۆرێک چاودێرانی سیاسی ئەو خزمەتەی کە کۆماری ئیسلامی بە ئیسرائیلی کرد و پرسی ئیسرائیلی لە پرسی عەرەب ئیسرائیل کرد بە فلسطین هیچ وڵاتێکی دیکە نەیکردووە. بەڵێ دکتۆر ناسر گرفتی سەرەکی لە بەردەم عەرەبستانی سعودیەدا چییە کە نەبێتە بەشێک لە ڕێکەوتنی ئیبراهیم؟ ئایا هەر مەسلەی وەهابیزم و ئاینی ئیسلامە یاخو فاکتەری تریش هەن ئەگەر بگرێ بە کورتی پێم بڵێ؟ ڕەنگەوە یەکێک لە هۆکارەکان بێ بەڵام بە باوەڕی من بەسەلەکە دەگەڕێتەوە سەر چەمکێکی مێژووی کە ویش گەڵاڵەکەی مەلک عەبدوڵڵاه بوو. مەلک عەبدوڵڵاه ئاماژەی بۆی کرد لە گەڵاڵەکەیدا کە زۆربەی وڵاتانی عەرەبیش لە یەکێتی وڵاتانی عەرەبی لە سندیان کرد بریتی بوو لە گەڕانەوەی ئیسرائیل بۆ سنوورەکانی ساڵی 1967 و گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو شوێنە هەروها قودسی شەرقیش بێتە پێتەختی ئەم وڵاتە. بۆیە پێم وایە یەکێک لە مەسئلەکان ئەوەی وا تەنانەت ئەوەشبالەکەوانە ئاماژە بکەم بەحث لەوەی دەکرێن کە دەڵێن ئێستا بوونی پاشای عەرەبستان کە لە قەیدی حەیاتدایە ڕەنگە لە دوایوی ئاڵوگۆڕێکی زۆر جددیتریش بەسەر ئەو پەیوەندیانە پێک. بەڵێ دکتۆر ناسر سوپاس دەکەم بۆ بەشداری